سلااو قوتابیانی خۆشەویست من مامۆستا فەیسەڵ پسپۆڕی زمانی ئینگلیزی دووبارە پێتان گەیشتین لە شاشە جوانەکەی تەلەڤیزیۆنی پەروەردەی هەولێر لە تەوزیحکردنی چەند بابەتێک بابەتی ئەوڕۆمان جیاوازە زۆر تایبەت تاویشتە سەبارەت بە ڕوونکردنەوە لەسەر بابەتەکانی ئاکتیڤیتی بوو کە بابەتەکانی ڤۆکابلەری کە تەڵەبە زۆر پرسیاری لێ هەیە و ئەو بابەتانەمان لە هەڵبژاردن کە لە وزاری زۆرترین پرسیاری لێرێتەوە ساڵانە لە بابەتەکانی ئاکتیڤیتی بووک دەرسی ئەو لای لەگەڵ بابەتە گرامەرێکە باسی کەنتێکستەکانمان کرد کە لە سێ یونت هەو ئێستاکە دێنە سەرچە the two words noun واتە کۆلۆکیشنەکان زان کۆلۆکیشنەکان لە چەند یونت هەمانە لە یونت 1 هەمانە یونت 7 یان یونت 8 لەو سێ یونتە ئاگادار بە کۆلۆکیشنەکانیشمان هەیە کۆلۆکیشن یعنی وشە لێک دراوەکان لێرە لە یونت 1ەوەی کە هەمانە چوچیە air tect air tect ئەوە دەبیتە وشەکە air plus tect departure launch landing card boarding pass passport control youth conference police officer custom officer و security officer ئەوانە هیچ بوون ئەوانە یونت یەکن هەمومان پێکەوە دانایەوەتە هەموو یونتەکان هەر بابەتەوە هەموو یونتەکان لەک نییەکە یونت 7 مانێ climate change مانێ health care killer disease technological solutions و هەروەها top priority و weapons of war أولى Unit 8 مان هي Business Activity, Cultural Exchange, Sales Manager و Ski Resort, Star Attraction و Trading Company, Wide Experience و هەروە Atmospheric Emissions. ئەوانە طبعاً پێکەوە وشەی لێکدراو دروست دەکەن. ئێستا بزانین لە وزاری چۆن دێتەوە بابەتە تەڵەبە پرسیار لەوەی دەکە بابەستا و بابەتە چۆن دێتەوە طبعاً تەڵەبە پێویستە ئەوانە لەبەر بکە کامە لەگەڵ کامە دێتن لە وزاری شێوەی هاتنەوەکەی چۆنە. دەرێت choose the correct two words noun ها two words noun ئەوەی کە گونجاوە هەڵی بژێرە بابەتەکە چۆن دەناسیەوە ئەها چی لە بۆ تو نووسێ بابە two words noun collocations دیقەت تێرە بدە youth boardingمان نییە manager sales ئەوەش غەڵەتە health ski ئەوە دەبێ health care بە کەواتە دیقەت تێرە passport control گونجاوترینیانە شێوازێککە کە دێتەوە چۆنە دەرێت the word dash often goes with dash واتە ئەو وشەیە عادەتەن لەگەڵ ئەو وشەیە دێ ئەو وشەیە کە لەگەڵ ئەو وشەیە دێ واتە وشەیەکی لێکدرا و دروست بکەین کەواتە دیسان بابەتەکەمان چیە two words noun واتە کۆلۆکیشنەکانە دەرێت the word often goes with the word بۆ منە boarding control boarding لەگەڵ control دێ no climate لەگەڵ priority دێ no atmospheric لەگەڵ چ دێ emission دەرێت چی دانیا وەپنی دێ کەواتە غەڵەتە دەرێتمانەیە technological solutions ئەوە حاڵەتی دووەم شێوازی دووەم کە دێتەوە شێوازی سێم کە لە بۆ دێتەوە لەسەر ئەو بابەتەی چۆن دێتەوە دەرێت the word that goes with health ئەو شەی کە لەگەڵ health دێ بریتە لە ABCD health disease no priority no change no health care واتە ئەو سێ شێوازە هاتنەوە دێتەوە بابەت ئەو سێ شێوازە یان دەرێتن ئەو دوو وشە لێکدراوەکان هەڵبژێرە یانیش دەرێ فلان وشە لەگەڵ فلان وشەی لەگەڵ یەک دەگونجێن دێت و یانیش لێرە لە حاڵەتی سێیان دەرێت the word that goes with health واتە بەشێکیانت دەداتێ بەشی دووەم ئەتو لە بۆی هەڵدەبژێری بەشێکیان دەدا بەشێ دووەم ئەتو لە بۆی هەڵدەبژێری دیقەت تێرە بدا پرسیاری پێنجەمیش بە هەمان شێوەیە پرسیاری شەشەم ئەگەر دیقەت دەینووسراتێ دەوش ئەوسکاری the idea of what collocations two words noun ها گوتمان کۆلۆکیشنەکانمان هەیە لەگەڵ two words noun هەر کامە مستەلاحیدا بوو مەبەستی وشە لێک دراوە star attractionمان هەبوو کەواتەوە ڕاستە health care بۆ health care نیە غەڵەتە ئەپیان دزەپیە ئەوە بابەتی کۆلۆکیشن نییە عکسە ئاگدار بە تەمەشا دەکەی لەگە یەک دەگونجێت چکو لە عکسەکانمانە و عکسی یەکن ئەو شەی لێکدراو نییە لۆی ئاگدار بە ئەوە غەڵەتە کەواتە لێرە وەڵامی ڕاست دەبیتە چێ وەڵامی ڕاست دەبیتە ئەی ئەوانە هەمووی ئەو پرسیارە وزاریانە کە لەسەرەوە بابەتەی هاتیتەوە گەردی خەدەی هەمووی ئەو شێوازەیە لەو سێ شێوازەی تێناپەڕێکە باسمان کرد ئەگەر شاتەوە which one is wrong یان which is correct ئەوەش دەکرێت بێت ئەوەش مستەلەحەکە لە بۆ هەموو جۆرە پرسیارێکی دەبیتن زۆر ئاساییە
دیقەتێ دەوێت boarding goes with the word dash بەش یەکەمی دایە بەشەکی دایتە تو دە لە بەشەکەی دیکامەیە کە دەڵە بەشەکەی ترکامەیە boarding لە چ دەگونجێ لەگەڵ پاس کە تەڵەبە ئەو سێ خشتەی لەبەر کردبی ئەو شانت لەبەر کردبی ساڵانە پرسیاری لێ دێتەوە ساڵانە پرسیار دێتەوە یان ئەگەر تەڵەبە ئەو خشتەی لەبەر کردوی دەکرێت بڵێن 2 دەرەجەی مسۆگەر کردیە لەو بابەتەی هەمووی تیقەتدا پێویست ناکە وەختی پێ بکوژین قەڵقلدانیشم هەمووی حەلقەم هەمووی یەک فکرەیە هەموو یەک فکرە هیچ شتێکی نوێی تێدا نیە بەس ئەو سێ حاڵەتێک کە باسمان کرد جاری یەکەم گوتمان دەکرێت بڵێ گونجاوترین کۆلۆکیشن هەڵبژێرە یانیشەوە تا گوتمان هەردوو بەشی دەکاتە بۆ شایی یانیش لایەکی دەکاتە بۆ شایی هەموویان لەسەر بابەتەکانی کۆلۆکیشنەکە ئەوەی لێرە هەمانە ئاگدار بە کە لە ئاکتیڤیتی بووک هەمانە بابە لە ئاکتیڤیتی بووک هەمانە با چاوەکمان لەسەرەوەی بی ئەگەر بەس لە خشتەکەی پرسیار بێتەوە ئاسانە تا لەبە خشتەکەی لەبەربی کێشەی لەو دروست نابی حاڵەتی هاتنەوەکەش ئەو سێ بوو کە باسمان کرد بەڵام لێرە دەرێوەڵە کۆلۆکیشنەکان واتە وشە لێکدراوەکان لەو بۆ شایانە بەکاربێنە وشە لێکدراوەکان بەکاربێنە چی دایتەمە دەرێ مەلاریا زوات لە یونت 7 خوێندیتت مەلاریا کیلر دیزیز مەلاریا بەهۆی وشەی مەلاریا و ئەمە دەزانین کە ئەوە لێرە پێویستمان بە چیە کیلر دیزیز وەڵامی ڕاست دەبیتە چێ بی دەرێ ئەگەر بە شێوەیە هەڵبژاردن لۆت بێتەوە بابە بەو شێوەیە دێتەوە تابعاً لە ئاکتیڤیتی بووک بەو شێوەیە ڕێک نەخسترا ئەمە کردیتمانە شێوازی هەڵبژاردن و بەو شێوە لە بۆتم دانایە واتە ئەسوولی شێوازی پرسیاری لە وزاری گەر بێتەوە لەسەر ئەو ئەساسەی لە بۆ دێتەوە کیلر دیزیز وەبزانم لە تەمهیدی پار هاتبووە if we could have world peace چمانەیە world peace یانی چیە یعنی ئاشتی سەرتاسەری ئاشتی جیهانی countries could stop spending so much on ئەگەر ئاشتی بەرقرار بی کەواتە ئێمە جیهان وڵاتان پێویست ناکە واتە ینی پارەیەکی زۆر سەرف بکەن لە دروستکردنی چەکی جەنگ کە جیهان لە ئاشتیدا و چەکی جەنگ پێویست نییە لۆ ئاگادار بە لێرە world peaceمان هەیە مادەم world peace هەیە لێرە پێویست بچە weapons of war Same that after the floods there was very little prepare of what became ill یعنی چی became ill خەڵک نەخۆش دەبێ نەخۆ بڵێن لێرە ڕابردوو نەخۆش بوو کە خەڵک نەخۆش بوو کەواتە چ شتێکی گونجاو نەبووە چ شتێکی ڕێکوپێک نەبووە ئامادەکراو نەبووە لەوەی خەڵک نەخۆش پێویستیمان بە چیە پێویستیمان بە چاودێری تەندروستیەوەتە چاودێری تەندروستی لاواز بۆ لەوەی خەڵک نەخۆش بوو کەواتە بیکەی میڵەکە ئاماژەیە لە بەوەی کەم لەو بۆ شایە پێویستە چ بەکاربێنم health care بەکاربێنم چوارم دەرێ for many years factories were allowed to pollute freely وشەیە پۆلیت دواتە پیسکردنی هەوا پیسکردنی هەوا مادەم لێرە پیسکردنی هەوامان هەیە کەواتە ئۆتۆماتیکیان ئەوەی کە ڕەبتی بە پیسکردنی هەواوەیە چییە atmospheric emissions ڕەبتی بە پیسکردنی هەواوەیەواتە پیسکردنی ژینگە کەواتە ئۆتۆماتیکیان لەسەر ساسی پیسکردنی هەواوە تو دەی چاڵ دەبژێری atmospheric emission هەڵەبژێری Many scientists believe that very bad weather. چمانەیە وشەی weather یعنی چی یعنی کەش و هەوا کەش و هەوا ئەوەی ڕەبتی بە کەش و هەوا وەیەسیە climate change گۆڕانی کەش و هەوایە لێرە وشەی weather climate واتە daily weather climate واتە گۆڕان بە شێوەیەکی مەناخیانی کەواتە لێرە ئەو دوو وشەی کە ڕەبتی پێکەوەی weather لەگەڵ climate لۆ ئەگەر weather لە ناوڕستەکەیدا ئۆتۆماتیکیانە چاڵ دەبژێری climate change هەڵ دەبژێری great the two of every government should be to keep its people safe and healthy دوشتی سەرەکیە لە هەر کۆمەلگایەکی کەواتە ئەو بابەتەمان چییە تەوە priority واتە ئەولەویەتی کاری هەر حکومەتێک چییە خەڵکەکەی سەلامەت و تەندروست بن ئەولەویەتی دوو ئەولەویەتی کاری هەر حکومەتێک چییە خەڵکەکەی سەلامەت و تەندروست بن We need all kinds of dash such as pulses to reduce global warming
ها to reduce global warming كواتە ئەوە کێشەیە بابە ئەلێرە کێشە هەیە سمان هەیە کێشە global warming بەخۆی لە خۆیدا کێشەیە پرۆبلێمە مادەم پرۆبلێم هەبوو پێویستیمان بە چیە پێویستیمان بە سەلوشن ئاگرێت پێویستیمان بە سەلوشنە global warming شتێکە کێشەیە واتە بابەتەکە بابەتەچی مشکلەیە لە بۆ مجتەمع لۆیە پێویستیمان بە چارەسەر هەیە لۆی ئۆتۆماتیکیان چا لەبژێری تەکنۆلۆژیکە سەلوشنە لەبژێری سوزلاند ئەوە لە یونت 8 خوێندیتت لە دکتۆر نەسرین کەریمی ئەوە بابەتی سوزلان ڕەبتی ڕاستەوخۆ بە چێوەیە ڕەبتی بەسکی ریزۆرتوەیەکە بابەتەکە بابەتەکی گەشتیاری واتە لێرەمە فۆکەسمان لەسەر چیە فۆکەسمان لەسەر هەریەک لە هەڕستەکان فۆکەسمان لەسەر یەک وشەیە کە تەڵەبە بتوانی بە ئاسانی بابەتەکە پێ بناسیتەوە ئەوانەی کە مینینجان زۆر باشە تا ڕادەیەک کێشیان لە بابەتی ڤۆکابلەری لۆ دروست نابی بەڵام ئەمە بابەتەکەمان زیاتر لۆ تەڵەبانەیە کە لە مانا لاوازن she used it to be ها sales assistant sales assistant یعنی چیە یعنی یاریدەدەری فرۆشتن کەسێک یاریدەدەری فرۆشتن بی حەزی لێ ببیتە چەند to become واتە ببێتە حەزی لێ ببیتە چێ ببیتە بەڕێوەبەری فرۆشتن ئەها sales یەک sales assistant لە بۆ sales manager ئاگادار بە ئەوانە دیارە دەرێ Mr. Bajad has worked for several large construction companies and therefore يعني چیە لە ئەنجامدا as a result and so کابراەک لە بۆ کۆمپانیای زۆر ئیشی کردبی کەواتە چی هەیە he has a wide experience چی هەیە experience چی واتە خیبرەیەکی فراوانی هەیە لەو بوارە زۆر باشە in addition to finding new business opportunities we hope to create new between our two countries لە نێوان دوو وڵاتە cultural exchange مانێ ئالوگۆڕی کەلتوری ئالوگۆڕمان هەیە ئاگادار بە مادەم بۆ دوو وڵات ئالوگۆڕمان هەیە کەواتە لێرە وەڵامەکە چ دەبی cultural exchange there's lots to talk but our top priority زۆرمان قسەکە لەسەر بابەتەکە بەڵام هەدەفی مە چییە ئەولەویەتی ئیشی مە چییە has to be next week sales conference دەمانەوێ هەفتەی داهاتوو کۆنفرانسێکی فرۆشتن ڕێک بخەین The two different parts of this company focus on two different business activities. Car sales and vehicle repairs. دقت يبدأ. Two different معناها two different luxury. Two different business activities. Great. And Pazda as the largest trading company. ئاگادار بە باسی مەسافەیەکی زۆر گەورە دەکە باسی کۆمپانیایەکی گەورە دەکات کەواتە لێرە بابەتەکەمان دەرێ in the country we supply our market یعنی market کەواتە لێرە بابەتەکە بابەتە چی تیجاریە trading company هەڵبژێری ئەوە لێرە ئەو بابەتە کۆلۆکیشنەکانەکە تا ئێستاکە ئەو پرسیارانێکە حەلمان کرد کە لە ئاکتیڤیتی بووکەوە زانم یەک جاریان دوو جار هاتیتەوە لەو ساری زیاتر چ هاتیتەوە خشتەکە هاتیتەوە ئەو جارێ چمان هەیە بابە لێرە عەکسەکانمان هەیە ئەوانەی کە لە ئاکتیڤیتی بووک هەیە تەبعەن ئەمە تەنها باسی ئەوەی ئەو عەکسانە دەکەین کە لە ئاکتیڤیتی بووک هەیە چەند عەکسێکمان هەیە کە لە یونت 5 هەمانە بابە یونت 7 یونت 8 لەو سێ یونتەش عەکست هەیە ئەتواتە دژواتاکانت هەیە ئەوش زۆر پرسیاری لێرێتەوە ساڵانە زۆر پرسیار لێرێتەوە جارەوەیە دەمز دەکرێت لەگەڵ سینەنەمەکان دەمز دەکرێتەوە لەگەڵ هاواتاکان دەمز دەکرێت پێکەوە یەک پرسیار لێرێتەوە high low sea land salt water fresh water passive active urban rural
southern, northern and appear, disappear. Wet, dry, remember, forget. و life, death بابا قالت له life و death و dead و alive يبي. life, death أو noun. dead و alive أو adjective قالت لي واتا عكسي life دبي death هالبجري بيشوك بلين dead هالنابجري وعكسي life قلت من death هالبجري بيشوك dead هالنابجري بهمان شيء alive نابي death يلو هالبجري نابي death هالبجري بيس هالبجري dead هالبجري واتا أوانا noun life و death ناوا dead و alive ish adjective. For, against, to leave, arrive, peace, war, loudly, quietly, created, destroyed, dead, alive, ugly, beautiful, modern, ancient, import, export, fail, succeed, decrease, increase, refuse, agree. أو عكسانە مان هەیە کە لە یونتەکانی 5 و 7 و 8 بە شێوەی بابەت باس کرایە. بزانین لەو زاری چۆن هاتیتەوە. احتیاجی بە شێوەی عکس هاتیتەوە، بەڵام پێشەوەی بچینە سەر و زاری ئەو ڕستانەی کە هەمانە پارەکە وەزام لە بۆتان هاتبەوە، ئەو ڕستانەی هەمانە لێرە بزانین چۆن بتوانین بۆ شایەکان پڕکەینەوە تا عکسەکانمان هەیە چۆن عکسانە بەکاربێنین. The return is very dash person with lots of energy. Energy يعني چییە؟ وزە. کەسێک کە وزەی زۆرە. کەسێک کە وزەی زۆر بێ بزانین چییە. But he is happy to sit in front of TV all the day. ئەوەشیان ڕۆژات تا ئێوارەی حەزی لێ لە دیار تەلەڤیزیۆنی دابنیشی. کەسێک وزەی زۆر بی چییە؟ ئینسانێکی ئاکتیڤەوەتە چالاکە. کەسێکیش هیوایەتی بەر تەلەڤیزیۆنی دانیشتن و خۆنە جوولانبی خەریکی جبس خواردنەبی ئەوە کەواتە کابراایەکی پاسیڤ و بێتاقەتە. لۆیە لێرە ساڵ دەبژێری active and passive. کەواتە Tony is active while Theo is passive. Great. ئەوە یەکێن. دووەمیان دەرێ a lot of animals in the coldest months. ساردترین. لە ساردترین کاتەکانی زستان a lot of animals چیان بەسەردێ و لە حێ خوێنیتت ون دەبن. ون دەبن و نییە بزر دەبن. و لە when spring comes کە بەهار دێ. بەهار دێت. ئایا وچی بەهار دێت ئەو ئاژەڵانە چ دەکەون؟ دەردەکەونەوە. لۆیە لێرە لە کاتە ساردەکان دەڵێن ون دەبن. disappear. و کە بەهار دێ چیان بەسەر دێ ئەپیە دەردەکەونەوە. دەردەکەونەوە. کەواتە لێرە بەهۆی coldest و spring چ هەڵدەژێرین disappear ئەپیە. سێم دەرێ I come from a small village. small village. village یعنی چیە؟ گوند. و هەروە دواتر alive in a dash environment like New York. New York چیە؟ شارە. لە هەڵبژاردنەکان چی دایتەمەوە؟ فۆکەست لەسەر دوو شێ rural و urban. rural یعنی چیە؟ یعنی گوند نشین. urban یعنی چیە؟ یعنی شار نشین لە خشتەکەی لەبەرت کردیە. کەواتە village بینی دەرێم rural. شارێکم بینی لێرە کە دەڵێن نیویۆرک دەرێ urban. کەواتە وەڵامی ڕاست دەبێتە چێ؟ rural urban. دی. We need dash to drink. بۆ خواردنەوە. خواردنەوە. ئایا ئێمە فرێش وۆتەر دەخۆینەوە یان سۆڵت وۆتەر دەخۆینەوە؟ تەبعاً فرێش وۆتەر لە بۆ خواردنەوە بەکاردێت. کەواتە ئەوەیان فرێش وۆتەرە. thirsty وشەی thirsty یعنی چی؟ یعنی تێنووتر. تێنووترت دەکات. ئایا ئاوی سوێر تێنووترمان دەکە یان ئاوی پاک؟ تەبعاً ئاوی سوێر. لێرە کەواتە چی بەسەردێ؟ لەبەرەوەی وشەی to drinkمان هەیە کەواتە فرێش وۆتەر. ئەوەشیان وشەی thirsty داتەواتە تێنیترت دەکا. ئەوەشیان دەبێتە salt water. I love this beautiful beach where the dash and dash. beach یعنی کەنار دەریا. کەنار دەریا لە چوچە پێکرێت. کەنار دەریا لە ئاو لە وشکایی پێکرێت. واتە لار شوێنەکە وشکا لێکرێتەوە کەنار دەریایە. کەواتە لێرە ئەگەر گوتی the land and the sea it's okay ڕاستە.
land and sea فرق ناکە واگەر گوتی sea and land دیسان فرق ناکە چونکی لێرە هیچ جیاکرەوەک نێت تەنها باسی کەنار دەریامان لۆ دەکا باشە لێرە بە شێوەیەک دامانە land and sea نووسیە و هەروە sea and landیشم لێیە چەمدایە ئەی and sea وەڵامە ڕاستەکەیە نوێن دەڵێتن چە the river was used to خێنیت ماوەتە پێشتر وا بووە ئەوە لە unit 7 لە used to خێنیتت but a lot of water is taken دەبردرێت ئاوێکی زۆر دەبردرێت بەهۆی بردننی ئاوەوە کەواتە ئێستاکە لێڤل چۆن دەبی پێشتر چۆن بووە و ئێستاکە ئاوێکی زۆری لێ دەبردرێت و ئێستا دەبێت چۆن بێ کەواتە پێشتر های بووە ئێستا بەهۆی ئاو بردنن لێڤل دابەزیە لۆ بووە لۆیە وەڵامی ڕاست دەبیتە high and low. The parts of Dash Europe are often quite warm. عادة بشي باشور لأوروبا شروعية. گرمة بشي باكور منطقة اسكندنافيوانش ساردة. كواتا warm يعني گرم cold يعني سارد. كواتا أو عند بيتا southern أو عند بيتا northern. أو بكار هناني عكس كامل لا رستدا. لا أو طبعا يونت سند بو يونت بينز بو يستاهل لا يونت حافتيش بهمان شوا تماشا دكين بزاين كو بتوانين والله مكان دس نشان كاين تسو شك بكاين نشانة تابتواني والله ما كيف زانين There are about 40 million people died in what مردن بهوي تيو خالق دمري بهوي شر وخالق دمري كز بهوي اشتيو نامري let's لجنگدا before returns peace returns 40 مليون خالق مرد بهوی جنگ و پیشوی آشتی بگریتو کاتا و and peace. Modern technology has many old ways of doing things, but it is also many new ones. تکنولوژیای نوێ چی کرد؟ تکنولوژیای نوێ destroyed many old ways ئاخەدار بە modern یعنی چیە؟ نوێ کەواتە لێرە وشەی چی دایتە من oldی دایە نوێ چ لە old دەکات destroy دەکا کەواتە لێرە destroyed بەڵام many new ones نوێ چ لە نوێ دەکا create دەکا کەواتە تەکنەلۆجیای نوێ زۆر ینی ڕێگاکانی ئیشی کۆنی لەناو بردو و هەروها ئێستاکەش سەردەمی تەکنەلۆجیای نوێیە لێ ئیشی نوێ بەرهەم هاتیە مۆدرن ئۆڵدی چ دەکا دیسترۆی دەکا و مۆدرن نیو چ لێ دەکا کریەی دەکا کەواتە بەهۆی مۆدرن و ئۆڵد و نیوی ئێمە دەزانین لێرە پێویستیمان بەچیە destroyed and created. There is a train at 12:30 we got on ئێمە سەرکەوتین and then a minute later ئێمە سەرکەوتین و دەستی بە ڕۆیشتن کرد ئاگدار بە قتارەکە ساعت 12:30 گەیشتی و ئێمە سەرکەوتین دەقەک دوای سەرکەوتنی ئێمە بەڕێکەوت ئێستا ئێمە لە ڕێگاداین ئێستا ئێمە لە ڕێگاداین لۆ عەکسەکەی نابی لۆ ناکرێ بڵێن left and right برێ قیتارەکە ساعت 12:30 و ئێرەی جێشت ئەدێت کو سەرکەوتی کو سوار بووی کەواتە قیتارەکە گەیشت تۆ سوار بووی ئەو جەبەجێی هێشت هەچکو شەی زێنی دایتەوە بە شەی زێن هەیە واتە دواتر کەواتە لێرە arrived and left. A lot of people are dashed the idea of new factory because it will bring new jobs. کەواتە ئەوە شتەکی باشە new jobs بەپێی ئەو قسەیبی ئەوە شتەکی باشە کەواتە خەڵک دژی ئەو شتە باشە نییە کەواتە new jobs دایتەوە دەڵێن فۆ نارێنە گەست but other people are it
بەڵام خەڵکانێک هەنا دژی ئەو وەزعینە تەڵەبە ڕەنگە پرسیار بکەم مامۆستا لۆ ناکرێ عکس بکەینەوە لۆ ناکرێ بڵێم ئەگەنست ئانفۆ ئەخرەمە لێرە چمان هەیە نیو جۆبمان هەیە نیو جۆبی شتێکی باشە واتە ئیشی نوێ هەبی a lot of people a lot of people خەڵکێکی زۆر لەگەڵ یعنی فاکتری نوێدایە لۆ لەبەرەوە ئیشی نوێ بەرهەم دێنی بەڵام هەندێک خەڵکیش هەرە عادەتەن شاز و ئەوەنە دژی هەموو شتەچینە دژی ئەو وەزعینە کەواتە بەهۆی نیو جۆب ئێمە دەڵێن فۆ ئاگدار بە to take my air ticket but the problem I to take my air ticket but the problem لێرە چمان هەیە وشەی remember forget دایتەمە remember یاتە بەبیری دێتەوە forget واتە لەبیر دەکاتن زۆر باشە problem یعنی چییە کێشە problem یعنی چییە یعنی کێشە مشکیلە ئایا ئینسان شتێکی بەبیر بی مشکیلە یان لەبیر بکەم مشکیلەیە طبعا لەبیرکردن مشکیلەیە لۆیە ئاگدار بە بەهۆی پرۆبلێمەوە ئەتولەبە بۆ شای دووەم دەڵێت چێ فۆگەت بەهۆی وشەی پرۆبلێم واتە کێشەم لۆ دروست بووە کەواتە دەبی شتێکت لەبیر کردبی لۆیە کێشەت لۆ دروست بووە ئەگەر ڕستەکەی بخوێنینەوە I remember to get my air ticket بەبیرم بوو air ticketەکەی خۆمم هینا but the problem was I forgot to take my passport بەڵام کێشەکە ئەوەیە لەبیرم کردێ پاسەپۆرتەکە بینم لەبیرم کردێ پاسەپۆرتەکە بینم کەواتە پرۆبلێم فگێتە ئەگەدار بە ئەوە سەبارەت بە چ بوو سەبارەت بە ڕستەکانی یونت 7 بوو ئێستا دەچینە سەر یونت 8 Our aim is to dash New York next Sunday. مەبەستی ئێمە ئەوەیە یەکشەمی داهاتوو نیویۆرک زانین چ لێ بکەین in San Francisco 10 days later واتە ئەیمی ئێمە چییە نیویۆرک بەجێ بێڵین و یەکشەمی داهاتوو و هەروها بگەینە سان فرانسیسکۆ دوای 10 ڕۆژی تر کەواتە بەجێ بێڵین پێی بگەین بەجێ بێڵین پێی بگەین چونکی ناکرێ ئێستاکەگە عکسەکەی بەکاربین برێم ئەو aims to arrive in New York next Sunday and to leave ئەیەخر کو دەبی ئەمن یەکشەمێ بگەمە نیویۆرک و دوای 10 ڕۆژ کە سان فرانسیسکۆ بەجێ بێڵم ئەوە ناگونجێ لە ڕووی تێکستەوە هیچ ناگونجێ بەڵام دەکرێ بڵێم ئێمە پلانمان وایە مەبەستمان وایە یەکشەمەی داهاتوو نیویۆرک بەجێ بێڵین دوای 10 ڕۆژتر بگەینە سان فرانسیسکۆ کەواتە لێرە دەڵێت چێ leave arrive بەجێ بێڵین و دواتر دوای 10 ڕۆژ کەش بگەینە چێندەر بگەینە سان فرانسیسکۆ when the price of a product too much کاتێک نرخی شتەکان بەرز دەبێتەوە زۆر دەبێت زۆر نرخی شت کە بەرز دەبێت ئایا ئاستی فرۆشتن چی لێ دێ سێلز واتە فرۆش ئایا فرۆش چی لێ دێ فرۆش دادەبەزێ کە نرخ بەرز بەوە ئەوە قانونێکی بازاڕیە فرۆش دادەبەزێ لێ دەرێتن when the price of a product increases زۆر بەرز بەوە people can't afford it anymore and so sales decrease نرخی بەرز بوو فرۆش دادەبەزی کەوای وەڵامی ڕاست increase and decrease China huge quantities of materials like iron and oil سین لێرە دوو شتێکە دەبی بەکاربێنین import و export import واتە هاوردە دەکات export واتە هەناردە دەکات بزانی ئایا لێرە بۆ شای یەکەم هاوردە وەردەگیری یان هەناردە وەردەگیری iron یانی چ ئاسن oil واتە نەوت ئەوە دووشە دواتر دەخینەوە and of the goods that it has then to the other countries بۆ وڵاتێتی بۆ وڵاتەکانی تر چ لێ دەکات تو مادەم توی دایکتەمە
to the other countries لە بە وڵاتەکان کە ڕەوان دەکات دەنێرێت کەواتە لێرە دەڵێن import دەکا لێرە دەین export دەکا کەواتە سین ئایرۆن و ئۆیل و شتانە import دەکا هاوردە دەکا و کەلوپەلی لێ دروست دەکا گریمانە تۆ شتانە نازانی معنای چیە دەیە سەرچ to the other countries لە بە وڵاتانی تر چ لێ دەکا لە بە وڵاتانی تر دەنێرێت کەواتە دەڵێن چێ imports and exports بچینە سەر دوو شەیت کە دیسانەی هەڕووی من بە فگێتەکە لە یونتەشیش بە هەمان شێوە هەمانە دەرێ please to buy some milk and eggs please to buy کەمالێک وتی please to buy کەواتە بکڕە وەنیە معقول نیە ئەم برێمە تو please to buy some milk or eggs ها لەبیر بکە فۆگێتی کرد لەبیر بکە بکڕە نەخێر دەرێن لەبیر مەکە وەنیە بەبیرت بی کەواتە please وشەی please وهروەها to buy please remember to buy ها بەبیرت بی بکڕی remember to buy ئاها لێرە چ شتێکەکەی دایتە من نووسرا don't worry نیگەران مەبە don't worry I want و حاڵەتی نەرەی دایتە من I won't forget خەمت نەبی نیگەران مەبە لەبیر ناکەم please to buy please remember to buy don't worry نیگەران مەبە I won't forget to buy ها دیقەت هێرە برا کەواتە I won't forget The old industrial area of town used to be dash and dirty. Dirty يعني چیە؟ Dirty يعني بڵێن پیس. گریمان وشەی industrial نازانم معنی چیە بەڵام and dirty پیس. دواتر دەخینەوە but sorry. But now it is a green park. Green park يعني باركێکی سەوز. پارکی سەوز جوانە یان ناشرینە؟ طبعا جوانە. لێرە بەکارهێنانی دوو شەیە تەڵەبەکان لێرە دیقەتدا ugly and beautiful. Ugly and dirty. Ugly and dirty. دیقەت هێرە بدا. معقول نییە برێن beautiful and dirty. جوان و پیسە نەخێ دەبرین ناشرین و پیسە. و هەروە لێرە شەی چی دایتم green park. پارکێکی سەوزە green park وەنا beautiful green park معقول نییە بڵێم ugly green park لۆیەوە ئەو دوو شەی بزانە dirty ugly dirty green park یانی چی گوتمان پارکێکی سەوز کەواتە beautiful green park great Saman and Kawan to climb the mountain twice but they tried again چێ but they tried again ئەوان هەوڵیان داوە باشە تۆ ئەگەر لە کارێکدا سەرکەوتوبی جارێککە هەوڵی لۆ دەدەیەوە نەخێر دیارە لە بکارە نەزاحەتی نەینە سامان و کاروان نەزاحەتیان نەینە سەر نەکەوتینە لۆیە دەڵێ بەس دەی ترای دەگەن بەڵام جارێکی تر هەوڵیان داوە مادەم وتی جارێکی تر هەوڵیان داوە کەواتە لێرە دەڵێن چێ فێڵد ئەوان کەوت بوون لۆیە جارێکی تر هەوڵیان داوە لە کۆتاییدا this time they succeeded ئەو جارەیان سەرکەوتوو ناگەدان لەو شەی succeed بی بابە succeed exceed ئەو شانە دیقەت تێرە بدا succeed S-U-C-C-E-D ئەوە بیسە double ED ئەوە بیسە بمانەوە بیکەینە past دەبی ئیدیەکی لۆ زیادکەی لۆی ئەگەر لەو زاری S-U-C-C-E-D لۆ هاتبوو ئەو بیسە ئەگەدار بە غەڵەت نەکەی ئەگەر بمانەوە vێر پاستەکەی وەرگرن دەبی ئیدیەک لە دوای double EDەکەی هەبی ئەو کاتی vێر پاستە زۆر باشە they at first نیان ئەوە offered of help but she really couldn't finish the job alone. نیان لە سەرەتادا یارمەتی ئێمەی چ لێ کرد؟ نازانین. قبولی کرد یان ڕەبزی کرد. بەڵام دەرێتن چێ but she really couldn't finish the job alone. بەڵام بەڕاستی نەیتوانی ئیشەکە بە تەنها ئەنجام بدا. نەیتوانی ئیشەکە بە تەنها ئەنجام بدە و and so she finally و لە کۆتاییشدا چی؟ کەواتە دەڵێن refused یەکەم جار ڕەبزی کردەوە کە یارمەتی ئێمە وەربگریواتە یارمەتی ئێمەی قبول نەکرد بەڵام لەبەرەوەی نەیتوانی ئیشەکە بە تەنها ئەنجام بدە and so she finally agreed لە کۆتاییدا ئەو قبولی کرد ڕازی بوو و ئەخیر ڕستە لەسەرەوە بابەتی بابا دەرێ some of Britain's rose today چوو شەمان هەیە today ئێستا وەنا ئەوە یەک follow the same roads that dash Roman roads followed nearly
2,000 years ago. Sen 2,000 years ago. So ليرة چمان هي بابا. New modern. New modern. يعني today واتا استا كيعني چی؟ modern. وهروها يوتريان 2000 سال لموبر. 2000 سال لموبر آیا. دەکرێ بڵێ مۆدێرن لە بۆ 2000 سال پێش ئێستا؟ نۆ ئەنشن دەڵێن چێ؟ ئەنشن ئەوە ئەو ئاکتیڤیتیانەیە کە احتیمالی هەیە پرسیاری لێبێتەوە کە بەکارهێنانی عەکسەکانە ئاگادار بن ئێستا کە تەمەشایەکی ئەو عەکسانە دەکەین کە ساڵانی ڕابردووە تا 2019 20 هاتیتەوە لە وزاری 21 و 22 تێدا نییە با تەمەشا بکەین بزانین بە شێوەیەکی تەنها فۆکەس لەسەر عەکسەکان بۆ ئاسانە دەرێ چێ the opposites of what rural and dead rural ئێبەنە dead alive ئاگادار بە life نییە alive کەواتە لێرە چێ ئێبەنان alive ئەوە هاتیتۆ لە وزاری the word is the opposite بشەی oppositeمان هەیە بابا opposite یعنی چێ یعنی عەکس ئاگادار بە opposite یعنی چی یعنی عەکس death death عەکسەکەی چییە life death عەکسەکەی چییە life the opposite of ئێبەن ئێبەن عەکسەکەی چییە دیسان rural arrive عەکسەکەی چییە leave and many users are against the idea of using this product دەرێ عەکسی against چییە عەکسی against چییە for تەمەشای ئەوەی بکە بابە ئەو پرسیارە کە هاتیتەوە بە شێوەی ڕستاتەوە بەکارهێنانی عەکسەکانە لە وزاری دەرێ about 40 million people died in the last world dash before returns after 6 long years ئەمە گوتمان وشەی died هەیە مادەم وشەی died هەیە خەڵک مردووە بەهۆی چیەوە گوتمان خەڵک دەمری بەهۆی جەنگەوە وا پێشەوەی چ بێ پێشەوەی ئاشتی بێ ئەو پرسیارێکە لە وزاری هاتیتەوە لێرە وەڵامی ڕاست دەبیتە چێ دەبیتە دی ئەو جارێ دەچینە سەر چ بابا دەچینە سەر سینەنەمەکان لۆتی خۆری بڕۆ مرادیفەکان کە مەجموعە مرادیفەکە ئەوەی لە ئاکتیڤیتی بوو هەیە لە یونت 6 هەمانە بابا ئەوەندا مرادیف هەیە ئەوەی کە لە کتابی هەیە وەک مرادیف ئاماژەی پێکراوی transmit send regardless cs certain sure though although for free for nothing for example for instance almost nearly or huge enormous ئەو شانەمان هەیە ئەوانە چنە بابە ئەوانە مرادیفن بەکارهێنانی مرادیفەکان لێرە بە شێوەیەکی ئاسایی بەکارهێنایە بەڵام ئێستا کە دەچینە زیاتر ورتر لەسەر مرادیفەکان واتە مرادیفەکان زیاتر ورد بکەینەوە لە ڕووی مینینگەوە دوو شەمان هەیە for nothing and for free ئەمە گوتمان هەردووچی معنای بەبەلاش for nothing and for free یعنی بەبەلاش بەڵام ئاگادار بە لە ڕووی بەکارهێنانەوە زیاتر لێی وردبیەوە for nothing واتە بەبەلاش واتە ماندیبوونەکەت بە زایڕۆی زۆر هەوڵت دالەوەی کارێک ئەنجام دە بەڵام ماندیبوونەکەت هەموو بەلاش ڕۆی نەتیجەکە ئەوە نەبوو کە ئەتوو دەتەویست this is for nothing for free واتە بێ بەرامبەر تۆ یارمەتی کەسێک دەدەی بێ بەرامبەر واتە داوای هیچ مقابلش لێ ناکە یان کابراەک دەی 2 ساعت ئیش لۆ دەکە پارەت لێوە ناگرێت this is for free لۆیە ئاگادارم لە کاتی بەکارهێنانی ئەو وشانە دەبیەمە بزانین دیقەت تێرە بدا دەرێ we worked hard to stop the old boat from going down but it was all dash it finally filled with water and sank like a stone وشی بەردی نقم بوو ئەوە ستۆنە great کەواتە لێرە دیقەتێ چمانە ئێمە زۆر هەوڵماندا دیقەت دەچمان هەیە بات بەڵام گوتی بەڵام کەواتە مادەم وشەی بەڵامی کە تەنە مەوزوعی واتە پێچەوانەی ئەو خواستەیە کە ئێمە ویستمان ئێمە زۆر هەوڵماندا تا بەڵامەکە ڕابگرین بەڵام کەواتە نەتیجەکە باش نییە لۆی ئاگادار بە لێرە ئەگەر لە وزاری لۆت هاتەوە
ئایا for nothing بەکاردێن یان for free بەکاردێن طبعا for nothing ڕاستە لۆ گوتمان for nothing لە بۆچیە تۆ هەوڵ بدەیت کارێک ئەنجام بدەیت تا نەتیجە ئیشێک دەستکەوێت بەڵام نەتیجەکە پێچەوانەی خواستی تۆیە ئەوە لەو حاڵەتێ تو دەبی بڵێ چێ ئیشەکەمان هەموو بە زایە ڕۆی بە بەلاش ڕۆی نەتیجەکە وەک پێویستنە وازام سارێک لە هات بۆش لە وزاری دەگوت دکتۆرەکان زۆر هەوڵیاندا نەخۆشەکە ڕزگار بکەم بەڵام هەمووی بەلاش ڕۆی نەخۆشەکە مرد شتێکی وابزانم هات بۆ کەواتە لێرە ئەوە هەمان فکرەیە وشەیەکی هەیە بات ئەو بەتە ئاماژەیە لە بۆ ئەوەی کە پێمان بڵێ ڕستەی دووەم پێچەوانەی ڕستەی یەکەمە ڕستەی یەکەم ئێمە زۆر هەوڵماندا لەبەر بەتەکە ڕستەی دووەم پێچەوانە دەبی کەواتە ئیشەکە پێچەوانە بۆ this is for nothing ئەوە سەبارەت بە for nothing و for free ئاگاداری ئێرە بە ئەو جارەی چمان هەیە و زامۆسارەکە لە 2022 سێتن و یان سند و ترانسمیت هات بۆ غەڵەت نەبووم با ئاگاداری ئێرە بە سند واتە ناردنە لەبۆ تێکستیان شتێک بەدەست دەنێری ئەوە ناردنە ترانسمیت واتە گواستنەوە زیاتر لە بۆ لەرە لەر و لە بۆ شەبکات و شت ئێمە ترانسمیت بەکاردێنین لۆیە ئاگداری ئێرە بن ئەگەر تەمەشا و نمونەیە بکەین دەرێ I'm not going to email my cousin ئیمێلی لە بۆ ناکەم I'm going to dash him a letter نامەچی لە بۆ دەنێرم مادەم نامەی لۆ دەنێرم ناکرێت بڵێم I'm going to transmit a letter دیبرین چێ I'm going to send him a letter I'm going to send him a letter ئاگدار بن ئاگاتان لەوەی بی دوو شەیت کەمان هەیە شوڕان سێتن لێرە لە مەنهەجیمە ئەوها باس کرایە کە شور لە بۆ وەڵامدانەوەی یارمەتی بەکاردێت کەسێک داوای یارمەتیت لێ دەکات تۆ بە شور جابێدەوە بۆ نمونە could you help me to do something could you یا sure وەڵامەکەی تووسە یا sure دەبێتن بەڵام سێتن زیاتر ڕسمیترە و زیاتر دەکرێت بڵین لە بۆ وەڵامدانەوەی ڕوخسەت بەکاردێ وەڵامدانەوەی ڕوخسەت بۆ نمونەگەر ئێستا لە پۆلێ قوتابی هەبی قوتابێک داواکە بڵێ تیچر شەڵی گەهاوت تیچر دەتوانم بسمەدرێ یا سێتن بەڵێ ئەوە بەکاردێ لە بۆ وەڵامدانەوەی پێمشن واتە لە بۆ ڕۆسە سێتن لێرە دیقەتێرە بدە لێرە could you do something for me شتێک لە بۆ من دەکەی ئەها کابرا داوای یارمەتی لێت کردیە داوای یارمەتی کردیە مادەم داوای یارمەتی کردیە لێرە وەک لەو ڕستەی کە باس کراوە ئاکتیڤیتی بووکە وەڵامی تۆ چییە شۆ بەڵێ بەدڵنیاییەوە شۆ بەدڵنیاییەوە just say what you want me to do بەس پێم بڵێ بزانم چ دەوێت بکەم شۆر بەدڵنیاییەوە ئەو لێرە ناڵێن سێتن گوتمان فەرمیترە بەکارنای ئەوەش پرسیارەکانی وزاری ساڵانی ڕابردووە لەسەر سینەمەکان با تەمەشایەکی بکەین بە خێرایی کاتێکەوە بەرەو کۆتایی دەڕوە دەرێ دەکارێک سینەنەم با بە وشەی سینەنەم یعنی هاوواتە واتە دەبێت و وشەی سینەنەم بزانمانێتی هاوواتە دەرێ هاواتای ئینۆمەسیانی چییە خشتەکی کەمە هەشت هاوواتات هەیە هیوج واروە نێڵی almost لێرە دیقەت دەبەسەوە سەر شێواندن ئەگەر هیچ تێدا نیە ئاگادار بە کە ڕستت لەوە تۆ دەرێ we lost nearly چی دایتە تو nearly ئە لێرە دەڵێ وشەی nearly معنای چییە وشەی nearly معنای چییە almost دەرێ دیقەتی ئەو پرسیارایەتەوە یۆی تازە جیاکردنەوەی ئەوکان بوو could you please show me your latest offers ئەوە داواکردنی کارێکە لێرە چی دایتەمە سێتن sure just say which one گوتمان ئەگەر وەڵامی داواکاری بوو sure بەکاردێنین وەڵامی داواکاری بوو sure بەکاردێنین great choose the correct synonym of for free دەرێ سینەنەمی for free چیە for nothing sure سینەنەمەکەی چیە سێتن wet عکسەکەی چییە dry ئەوەشیان بڕاستە دەرێ if you choose the opposite of refuse عکسی refuse چییە accept
You'll choose dash, but for the synonym for the certain or وشەی certain سینەمەکەی چییە؟ sure. For free, for nothing. ئەو پرسیارانێکە لەو زاریاتی تۆ بابەتەکە بەسیتە. یعنی گوناحە بەڕاستی تەڵەبە دەرەجەی لە ئاکتیڤیتی بووک لە ڤۆکابلێری ئاکتیڤیتی بووک دەرەجەت لێ بڕوە، یعنی بەڕاستی گوناحە ئەوە دەگەڕێتەوە سەر کەم تەرخەمی خۆت. چونکی بابەتەکە کەمە ئەو بابەتانی پرسیاریشان لێرێتەوە لەو زاری دیارە 10 دەرەجە 12 دەرەجە کەم نییە لە ئاکتیڤیتی بوو گوناحات و دەرەجەت لێ بڕوە بەڕاستی. Choose the correct synonym for synonymy چوچە huge, enormous. Certain, sure. For nothing, for free. کاتە enormous, sure, for free. یعنی شتەکە کەمە بەڕاستی هەمووی چەند لاپەڕێکە ئەو چەند لاپەڕەی زەبت بکەی تو دەچی خۆت لەگەڵ ئەفسەری دەکوژی. گرامەر خۆت دەکوژی. ئەفسە 16 دەرەجەی لەسەرە. بەڵام ئاکتیڤیتی بووک تەمەشا دەکەی لە ئاکتیڤیتی بووک چەند دەرەجەی لەسەیە؟ 10 دەرەجە 12 دەرەجەی لەسەر دێتەوە. بەڵام احتیمامی پێ نادەی کە ڕۆبعی ئیبسدش نییە بابەتەکە. ئیبسد ئەو هەموو ئیبسدەیە، ئەو هەموو چاپتەرەیە، بەڵام ئاکتیڤیتی بووک ڕێژەکەی زۆر کەمە. گوناحە لێ بگەڕی دەرەجەت لێ بڕوە. چونکی زیاتر ئاکتیڤیتی بوو لەبەرەوە ئاکتیڤیتیە ڤۆکابلەریە بابەتەکە پرسیارەکان وچ خۆی دێتەوە. زۆر دەستکاری ناکرێ، یان دەستکاریشی بکە دەستکارێکی زۆر خەفیفە تەڵەباگەر خوێندبی غەڵەت ناکە. لە ئەوڕۆکە بەس ئەوە ئاکتیڤیتیانەکە ئێستا باسمان کرد. دوو بابەتیت کە زۆر گرنگ لە ئاکتیڤیتی مایەکەوانی زۆر پرسیاریان لێرێتەوە. یەکەمیان لێرەکە سپێلینگەکان ئاگدار بن 4 دەرەجەی لێرێتەوە 2 دەرەجە تا 4 دەرەجەی پرسیار لێرێتەوە. هەمانە عینەن سپێلینگەکان لێرە تەمەشاکە هەموو بە شێوەی یەک خشتە دانرایە. لێرە ڕەنگە بە شێوەی برێ ناونی ئەوە چیە ڤێربی ئەوە چیە لە بۆت بێتەوە. وەیانیش عینەن بە شێوەی ڕستە بەکارهێنانی ناون و ڤێربەکان لە ڕستەدا. ئەوانە پرسیارەکانی وزارینە بە شێوەی دەرێ ناونی وەچیە ڤێربی وەچیە ئەوە بەس وەک کورتەک. بەڵام دەکرێ ئەوانەش بێتەوە بابە. ئەوانە دەکرێ بێتەوە تا پار هاتبەوە بزانم. ئینشاڵڵا دەرسی دابێ ئەگەر مەجاڵمە و نەچوونە ناو ئیمتحانی دەرسی دابێ دەینە سەرچێ سەر سپێلینگەکان تەوزیح دەکەین لەگەڵ پێناسەکانی شمایە. هەندێک ئاکتیڤیتیت کە شمان مایە ئەوانیش ئینشاڵڵا لە بۆ دەرسی دابێ ئەگەر پێ ڕاگەیشتین لە بۆتان تەوزیح دەکەن هەمیشە سەرفراز و بەختەوەر بن.